ناڵم لە لاریجانی زیرەکترە بەڵام توانای ئەویشی هەیە. CIA ئەمریکی پێش شەڕەکە دۆناڵد ترامپیان ئاگدار کردوێتەوە و حکوومەتی ئەمریکان ئاگدار کردوێتەوە لەوەی کە کوشتنی کەسە باڵاکانی ئێران لە ئێستاە سەرکەوتوو نابێت لەبەر ئەوەی کەسی توندڕەوتر دێتە شوێنەکەی. ئەوەی کە ئێستا جێگەی باس و خواسە هێنانە پێشەوەی یان جێگرەوەی لاریجانی بە محەممەد باقر زولقەدر بەم کەسە حەزەکەم باسێکی ئەم کەسەمان بۆ بکەی کە ئەمە باگراوەندی چییە و کابراواتنی ئەتوانین پرۆفایلی بزانی؟ هەم کابراایە لە ساڵی 1954 لە دایک بووە. دەمان ئەمانە بەسەمە خانەنشین بوو هاتەوە سەرجەی لاریجانی گرتەوە. ئەمانە هەمووی لەگەڵ شۆڕشی ئیسلامی ئێران لە کاتی خومینی ئەمانە هەموو بەشدارن. ئەمانەن توندڕەوەکان چەندە سەرکردیان لێکوژی سێرەکەی هەرماوە وەکو کانیە ئەم کۆمەڵانی کە لە جەنگی عێراق و ئێرانە کە بەشداریان کردبوو. سەبووە نمونە ئەگەر بڵین ئەم زەلامە ڕئیسی بەشی تعلیمی بوو، شوونی تعلیمی بوو لە ئەوڵی سەورەی ئیسلامی لە هەشتاکانە بەشداری حربی عێراق و ئێرانیشی کردووە ئەم زەلامە. دوایەوە قائدی فەرماندەی مەقڕی عەمەلیاتی بڵین نانیزامیەکان لەناو سوپای پاسداران، یعنی بڵین خۆبەخش مەسەلەن لە شەقامەیەکی دێشارەکە ئەمە فەرماندەی ئەوانە بوو لە کاتی جەنگی عێراق و ئێرانە. سەرپەرشتی خبرەیەکی مەیدانی درودرێژی هەیە. دوایەوە مەنسەبی هینیشی وەرگرت بڵین جێگری فەرماندەی سوپای پاسدارانی ئێران، جێگری وەزیری ناوخۆ بوو بۆ شؤونی ئاسایش ئەمنی ئەم زەلامە و جێگری هەیئەی ڕئیس ئەرکانی سوپای ئێرانی نیزامی نەوەک سوپای پاسداران، یعنی لەناو سوپا لەناو ئارتەش لەناو ئەوانیشە ئەمە پلەی هەبووە. جگەلەوە لە شؤونی ئیستراتیژی ئەمنی وەزارەی ناوخۆی ئێران کاری کردووە ئەم زەلامە. یعنی خبرەتێکی دوور و درێژی هەیە وەکو لاریجانی کە لاریجانی ڕۆیی چیە خبرەتی هەیە لەمانە لەم هەموو مەنسەبانە ئیشی کردبێتن ئەم زەلامەیە. لەبەرەوە هێنایان ئێستاکە دایاننا جێگری عەلی لاریجانی. دەمانەمیش توندڕەوە عەقیدەیەکی فکری زەمانی خومینی سەیری هەیە. ئەوەی کە CIA وتێتی CIA ڕاست دەکاتن بەڵام ترامپ بە قسەیان ناکاتن. یعنی ستیڤ ووتکۆکوانە دەوروبەری ترامپ ئەمانە هیچ تێناگەن لە مەوزوع ئەمانە تووشی ئەم بەزمە بوونە. ئەمە بکوژی قەناعەت بکە بڕوا بکە جێگری هەیە دەرەکەوێت یەکسەر دێتن وەریەگرێتن. ناڵم لە لاریجانی زیرەکترە بەڵام توانای ئەویشی هەیە.